بەڕێزان کاتتان باش پێ خۆشحاڵم کە هاتمەوە پێش بەرتان هەواڵێکی گرنگ هەیە بەڵام لە هەواڵەکە زیاتر شڕۆڤەکردن و ئانالیزەکردنی هەواڵەکە گرنگە ئەویش ئەوەیە خالید عید ئەحمەد جبووری لە جەڕابلوس کوژرا. خالید عید ئەحمەد جبووری کێیە یەکێکە لە بەرپرسیارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپای داعش لەکوێ کوژرا لە جەڕابلوس. جەڕابلوس شارێکی باکووری سووریایە لەسەر ڕێک لەسەر سنووری تورکایە و یەکەمین شارە کە تورکیا بە ڕەسمی هێڕشی بۆ برد. ئەو کاتە هێزەکانی سووریای دیموکراتی و یانی شێپەکە لە گەشە سەندندا بوون، باکووری سووریایان کۆنتترۆل دەکرد. تورکیا هەڵسا یەکەمین جار لە ژێرناوی ئەوەی کە جەڕابلوس لە داعش پاک دەکاتەوە هەڵسا بەبێ ئەوەی سەربازێک لوتی بەخوێندا بێ چووە جەڕابلوس و زۆربەی زۆری چاپەمەنیەکان باسییان لەوە کرد کە داعشیەکانی جەڕابلوس ڕیشی خۆیان تراشیوە و چوونەتە ناو سوپای جەیشل حوڕی سووری کە سوپایەکە تورکیا دای مەزراندووە و لە ژێر کۆنتترۆل و چاودێری و یارمەتی تورکیادایە. لێرەدا ئێمە باس لەوە دەکەین کە ئەمە تۆڵەی هێرشەکەی سەر فڕۆکەخانەی سلێمانیە. بەڵگەمان لە بۆ ئەمە چییە؟ ئایا ئێمە ئەم قسەی لە گیرفانی خۆمان دەردەین یان زانیاریەکمان هەیە؟ هیچ زانیاریەکمان نییە لەو بارەیەوە هەتاوەکو ئێستا هێزەکانی سوپای ئەمریکا واتە سنتکۆم یعنی یەک لە بەهێزترین سوپاکانی ئەمریکا کە سنتکۆمە ئەوەی لە سووریا کار دەکا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەتوانین بڵێن کار دەکا، ئەمانن و ئەمانە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک زۆر بەیەکەوە کار دەکەن. بابینە سەر وەڵامدانەوەی پرسیارەکە بەڵگەمان چییە کە ئەمریکا تۆڵەی هێڕشەکەی سەر فڕۆکەخانەی سلێمانی دەکاتەوە، هێرشە درۆنیەکەی سەر فڕۆکەخانەی سلێمانی لە حوتی ئەو مانگی ئەپریل لە سلێمانی ڕۆژی هەینی دوای نیوەڕۆیەکە هاتە ئاراوە. لە کاتێک هاتە ئاراوە کە مەزلوم عەبدی و بەشێک لە بەرپرسیارانی سەربازی و یانی سڤیل و یانیش ئیستیخباڵاتی ئەمریکا بەنیاز بوون لە سلێمانیەوە بگەڕێنەوە حەسەکە. من پێشتر لە ڤیددیۆکانی دیکەدا دەبینن لە کەناڵەکەمدا لە بەرنمەیەکی یەک سەعاتیدا باسی ئەو بابەتم کردووە و لەوێدا ئەو زانیاریانەم دڕکاندونە کە بەپێی زانیاریەکانی من ئیلهام ئەحمەد ئەو کاتە لە ئەوروپا گەڕابووە و مەزلوم عەبدیش لە حەسەکەوە هات بۆ سلێمانی، هەردووکیان بەیەکەوە لە سلێمانی سەردانی دووبەیان کردبوو. دیدارێکیان لە دووبەی هەبوو. لە کاتی گەڕانەوەدا ئەو هێڕشە پێک هات و هێڕشەکە لە کاتێکدا پێک هات کە پێشتر ئەمریکیەکان زانیاریان دابوو بە تورکیا. خۆی لە خۆیدا وەکو ئەوەی هەندێک لە سەرچاوەکانی ڕاگەاندن باز دەکەن وانە، یعنی ئەمریکیەکان بە ئەنقەز زانیاریە نەداوەتە تورکەکان بۆەوەی مەزلوم عەبدی بکوژن. خۆی لە خۆیدا لە دوای هاتنی ئەمریکا بۆ سووریا ئەمریکا ڕێککەوتنێکی هەم لەگەڵ تورکیا هەم لەگەڵ رووسیا هەیە. هەر فڕۆکەیەک لە سووریا، هەر فڕۆکێکی ئەمریکا هەلیکۆپتەر بێ یان فڕۆکە بێ بجوولێتەوە بفڕێ، ئەوە ئەمریکیەکان ڕووسەکان ئاگدار دەکەنەوە، تورکیاش ئاگدار دەکەنەوە و لە عێراقیش بە هەمان شێوەیە سەربارەت بە تورکیا. بەڵام لەبەر ئەوەی تورکیا زۆر لەو جم و جۆڵانەی ئەمریکا ناڕازیە
و لە کاتێکدا ئەگەر با بڵین هێرشەک سەردانەکەی مەزلوم عەبدی بۆ سولێمانی هاوکات ئەوە ڕاست بێ کە سەردانی دووبەیشی کردووە، ئەمە زیاتر بێگومان تورکیا ناڕەحەت دەکا و هێرشەکەی ئەنجامدا. بەڵام هەروەکو پێشتریش باسم کرد هێرشەکە بۆ کوشتن نەبووە، چونکە ئەگەر ویزبایان دەیانتوانی بیکوژن بۆ نەیان کوشت لەبەر ئەوەی بۆ مەزلوم عەبدیان نەپێکا لەبەر ئەوەی کاربەدەستانی ئەمریکای لەگەڵدا بوون. کاربەدەستانی ئەمریکی کوشتنی کاربەدەستانی ئەمریکا لەلایەن وڵاتێکی ناتۆ چ واتایەک دەگەینی هەمووتان دەزانن و ئەمە چ دەرئەنجامێکی لێ دەکەوێتەوە هەمووتان دەزانن لە ڕۆژێکی وادە. بۆیە ڕۆکێتەکەیان لە دیوارێکدا کە 100 مەتر لە کاروانی ئۆتۆمبیلەکەی مەزلوم عەبدیەوە دوور بوو. با بینەوە جارێکی تر بینەوە سەر وەڵامدانەوەی پرسیارەکە. ئێمە بۆ ئێستاکە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە کوشتنی خالێد عید ئەحمەد جبووری لە جەرابلوس دوێنێ چەند سەعاتێک بەر لە ئێستا لەسەر سنووری تورکیا یەک مانای هەیە، ئەویش تۆڵەکردنەوەی هێرشەکەی تورکیای لە سلێمانی. ئێمە بۆ قسەی دەکەین. ئێمە چەند نمونەیەکمان هەیە. بۆ نمونە تەماشاکەن هێرشی سەرسەرێکانیە لە کەینێ ئەنجامدرا 2019 ئەنجامدراوانە لە کەینێ ئەنجامدرا چ ڕۆژێک لە 9 ئۆکتۆبر ئەنجامدرا. هێرشی سەرسەرێکانی هێرشی سەرسەرێکانی لەلایەن تورکەکانەوە چی بوو؟ زیاتر ئەتوانین بڵین ڕێککەوتنێکی نێوان دۆناڵد ترامپ و ڕەجەب تەیب ئەردۆغان بوو. یعنی سندکۆم زۆر ڕەزامەندی لەسەر نەدا، بەڵام لە ئەمریکا سەرۆک بۆی هەیە بڕیارێکی وا بدە و بڕیارەکەشی بڕیاری ئۆپەراسیۆنی نەدا، بڕیاری ئەوەیدا کە سوپاکەی لە سووریا لەسەر سنووری تورکیا بکشێتەوە. بڕیارەکە بەتەنیا ئەمە بووە بەو شێوەیە زەمینەی خۆش کرد بۆ ئەوەی تورکیا هێرش بکە. لەو بینەدا ئیتر لە کاتی هێرشەکاندا جم و جۆڵی دیبلۆماسی زۆر بەهێز پەیدا بوون و شەڕەکەیان لە ماوەیەکی کورتدا ڕاگرت، بەڵام تورکیا سەرەکانی کۆنتڕۆڵ کرد و دوای چەند ڕۆژێک سندکۆم تەماشامان کرد هێرش ئۆپەراسیۆنێکی بە یارمەتی هێزەکانی سووریای دیموکراتی لە 27 ئۆکتۆبر، یعنی چەند ڕۆژێک تقریبان کەمتر لە 20 ڕۆژ دوای هێرشەکەی سەرەکانیە لە ناوچەی باریشە، یعنی نزیکی حەتای سنووری تورکیا 5 کیلۆمەتر دووری سنووری تورکیا هێرشێکی بۆ سەر خانووەکەی ئەبوبەکر ئەلبەغدادی ئەنجامدا و ئەبوبەکر ئەلبەغدادیان لەوێ کوشت. بزانە زۆر زۆر گرنگە، یعنی دوای کەمتر لە 20 ڕۆژ لە هێرشەکەی تورکیا بۆ سەرسەرەکانیە سندکۆم ئەو هێرشەی ئەنجامدا. ڕاستە دۆناڵد ترامپ کردیەهی خۆی، چونکە بمانەوێ نەمانەوێ کەسێکی وەک ئەبوبەکر ئەلبەغدادی کە بکوژرێ دەبێ وەکو دابوونەریت سوپا سەرۆک ئاگدار بکاتەوە. ئەمەش بۆ دۆناڵد ترامپ کارێکی باش بوو کە ساڵێکی مابوو لە بۆ هەڵبژاردن بۆ ئەوەی بەکاری بێنی. و بابینەوە سەر نمونەیەکی دیکە ئەبوو حەسەن ئەلقوڕەیشی. ئەبوو حەسەن ئەلقوڕەیش یعنی سەرکردەی دووەم جێگرەوەی ئەبوبەکر ئەلبەغدادی کەینێ کوژرا لە 30 نۆڤێمبەری 2022دا کوژراوەنیە. لە چ کاتێکدا کوژرا؟ کاتێک داعشیەکان بە یارمەتی تورکیا توانیان زیندانی حەسەکە بشکێنن و دووشە و دۆڕە شەڕێکی زۆر زۆر قڕس پەیدا بوو و ئەبزانم نزیکەی 30 تا 40 شەڕوانی هێزەکانی سووریای دیموکراتیش لە ئۆپەراسیۆنەکەدا شەهید بوون تاوەکو توانیان گیراوەکان سەر لە نوێ ئیتر دەستگیر بکەنەوە و کۆنتڕۆلی وەزعەکە بکەن. و لەو کاتەدا تەماشامان کرد لە 30 نۆڤێمبەر یعنی 3-4 ڕۆژ دوای ئۆپەراسیۆنەکەی تورکیا لەسەر زیندانی گیراوانی داعش لە حەسەکە ئیتر تەماشامان کرد ئەبوو حوسێن ئەلقوڕەیشی
لە نزیکی عەفرین لە دێهاتێکدا دیسان بە هەمان شێوە ئۆپەراسیۆن بە شێوەی ئۆپەراسیۆنی سەربازی لە ڕێگای هەلیکۆپتەری ئاپاچیەوە کە سەربازان دائەبەزن ئیتر هێڕشیان کردە سەر خانووەکەی و ئەبوو حەسەن ئەڵقوڕەیشی بە پێی ئاماژەکان خۆی تەقاندەوە لەوەیە کە سوکاری خۆی و حیمایەکانیشی خۆی کوشتن و مرد. دوێنێش بە هەمان شێوە ئۆپەراسیۆنێک لە جەرابلوس سازکرا. جەرابلوس هەروەکوتم شارێکە ڕێک لەسەر سنووری تورکایە. لەوێ ئیتر هێڕشێکی زۆر چڕ کرایە سەر ئەو خانوەی کە خالید عید ئەحمەد جبووری تێدا بوو. خالید عید ئەحمەد جبووری دووبارەی دەکەمەوە بەرپرسیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپای خۆی لە خۆیدا داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپا ئاکتیفە خۆ داعش لە ئەمریکا و لە ئوسترالیا و لە چین ئاکتیف نییە. لەو شوێنەرە ئاکتیفە کەواتە یەکێکە لە بەڕاستیش لە سەرکردەکان یعنی لە ئاستی ئەبوو بەکر ئەلبەغدادی و ئەبوو حوسین قوڕەیشیدایە و خالید عید ئەحمەد جبووری هەم هێرشەکانی پێشووی سەر بڕوکسل و ئیسپانیا و مادرید و پاریسی ڕێک خستونە یعنی لە سرودا ڕێکی خستونە و هەم ئەو هێڕشانەی لەو ڕۆژانەدا لە سووریا ئەنجامدران یعنی لە سووریا بە تەنیا دوێنێ داعش 22 هاوڵاتی سووری کوشتونە کە چوو بوونە دەشتەکان و سەحراکان بۆ کۆکردنەوەی دۆمەڵان بە خۆتان دەزان ئێستا کە وەرزی کۆکردنەوەی دۆمەڵانە و لە سووریا کیلویەک دۆمەڵان دەکاتە موچەی 2 مانگی کارمەندێک بێگومان خەڵکێکی زۆر کە هەژارن ئەچن ئەو دۆمەڵانە لە دەشتەکاندا کۆ دەکەنەوە و دەیفرۆشنەوە بۆ ئەوەی پێی بژی و داعش لە ماوەی 1 حەوتودا نزیکەی 50 کەسی لەوێ بەدیل گرتووە و هەر هەمووشیان لە کاتی بەدیلکردنەکەدا کوژراون. بۆیە ئەتوانین بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڵێین ئەم هێرشەی ئێستاکە بۆ سەر بەرپرسیاری داعش لەلایەن ئەمریکیەکانەوە لەلایەن سەندکۆمەوە ئەنجام دراوە بە تەنیا بریتیە لە تۆڵەکردنەوە لە هێرشەکەی سلێمانی چونکە پێشتر دوو نمونەی واماندنە نمونەی بەغدادی و نمونەی قوڕەیشی هەموویان لە یەک کاتدا ئەنجام دراون کاتێک تورکەکان بەبێ ڕەزامەندی سەندکۆم سەر بە پنتاگۆنە پنتاگۆن دوو جۆر سوپای هەیە سەندکۆمی هەیە یوکۆمی هەیە یوکۆم زیاتر ئەو هێزەیە کە لەگەڵ ناتۆ کار دەکات لە ئەوروپا کار دەکات بۆ نمونە ئەوەی کە ئێستا لەسەر ئۆکرانیا کار دەکات ئەوەیانە بەڵام سەندکۆم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کار دەکاتەوە لە دژی داعش بە تەنیا سەندکۆم باڵا دەستە و لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیش بە تەنیا سەندکۆم باڵا دەستەوە سەندکۆم بەڕاستی کێشەی زۆر گەوریان لەگەڵ تورکیای ئەردۆخانیدا لە ئێستادا هەیە هەموو کاتێک هەر کاتێک بیان هەوێ لە کارێکی وادا کە پەیوەندی بە سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیکەوە هەبێ وەکو ئەو هێڕشەی ڕۆژی 9 مانگ لە سلێمانی ئەنجامدرا ئەوان بە شێوەیەکی دیکە تۆڵەی خۆیان لە تورکیا دەکەنەوە و لەکوێ تۆڵە دەکەنەوە لە سەر سنووری تورکیا تۆڵە دەکەنەوە یعنی پەیامەکان بە تەنیا ئەمە دەگەینن هەرویستم ئۆپەراسیۆنی خالید عید ئەحمەد جبووریتان بۆ باز بکەم و لە مانای ئەو ئۆپەراسیۆنە چییە ئەوە چ پەیامێک دەگەینی ئەوەتان پێڕابگەینم چونکە دوو وڵاتی ناتۆ ناتوانن ڕاستەوخۆ شەڕی یەکتری بکەن لەوە زیاتر کاتتان ناگرم تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشناو